ئەحمەد کایا هاوارێک دژ بە نادادی و نەژادپەرستی. ئەحمەد کایا ساڵی 1950 لە مەڵەتی باکووری کوردستان هاتە دنیا و گەشێکی ماجەلانی دەست پێ کرد. بوو بە سمبول و ڕەمزی بەگژاچوونەوەی ستەم و نەژادپەرستی تورک و لەو پێناوەشدا هەرچی سەختی و تاڵاوی دنیا هەیە دەرخواردی درا. بەو شێوەیەش لە ژیانیدا زۆر خولایەوە، بەڵام هەرگیز نەحەسایەوە. ئەحمەد کایا منداڵی پێنجەم و کۆتایی خێزانەکەی بوو. هەر لە تەمەنی 6 ساڵیەوە عاشقی مۆسیقا دەبێت و پەیوەندی لەگەڵ جیهانی بێپەیی مۆسیقادا پەیدا دەکات. کایا سەرەڕای لەدایک بوون لە خێزانێکی کورد، بەڵام ڕژێمی قڕکەری تورک تەنانەت هەل و دەرفەتی ئەوەی پێنادەن زمانی دایکی فێر بێت. ئەحمەد کایا کاتێک لە ساڵی 1999 لە ئاهەنگێکدا نیازی خۆی ئاشکرا کرد کە دەیەوێت ئەلبومێک بە کوردی بەرهەم بهێنێت. لە یەک چرکەدا ئاپۆڕایەک لە تورکی هەزناسک و هونەردۆست هەر بە بیستنی ناوی کورد گۆڕان بۆ مشتێک دڕندە و مرۆڤ خۆر و بە چەپ و ڕاستدا بەلاماری کایایان دەدا. ڕووداوەکان هەر بەوە نەوەستان و کایا کەوتە بەر هێرشی شەقامی ڕەگەزپەرستی تورکیا و میدیای تورک. دواتریش چەندین ناو ناتوەرەی چەشنی خیانەتکار و بێشەرەفیان لێناو. دوای ئەوەش دادگای تورکیا سزای 3 ساڵ و 9 مانگ زیندانی بۆ کایا دەرکرد. بەڵام ئەو کات ئیتر کایا لەوێ نەمابوو تاوەکو بکەوێتە بەرچنگ و کەڵپەی گورگەبۆرەکان. کایا ساڵی 1999 دەردی کوردبوون و فشارەکانی نەژادپەرستانی تورک ناچاریان کرد خۆی و هاوژین و دوو منداڵەکەی تورکیا بەجێ بهێڵن و لە پاریسی پایتەختی فەڕەنسا گیرسانەوە و تەنها ساڵێک دوای ئەوە بەو دەردەوە سەری نایەوە و هەر لەوێش گۆڕ خەریب بوو. کایا وەک هەر منداڵێکی کوردی بێبەشکرا و بێدەرفەت لە تەمەنی لاویدا لە مەترۆپۆلی ئەستەمبول دەبێتە شۆفێری تەکسی و تا ئەو کاتی لە ناوەڕاستی هەشتاکان ناوبانگی هونەری بڵاو دەبێتەوە و دەبێتە یەکێک لە ناودارترین گۆرانی بێژانی تورکیا. ئەحمەد کایا ساڵی 1985 یەکەم ئەلبومی خۆی بەناوی ئاڵڵامە بەبەیم مەگری ڕۆڵەکەم کە بۆ کچەکەی وتووە بڵاو کردەوە. لە ساڵانی 90ەکانیشدا بە ئەندازەیەک ناوبانگی بە تورکیادا بڵاو بوویەوە. کاتێک لە ساڵی 1994 ئەلبومی دووەمی خۆی بڵاو کردەوە، ژمارەی پێوانەییشکان لە فرۆشتنی کۆپیەکانی ئەلبومەکەیدا. کایا لە تەواوی ژیانیدا نزیکەی 20 ئەلبوم گۆرانی بڵاو کردەوە و ناوەڕۆکی گۆرانیەکانیشی زیاتر ناڕەزایی و دژایەتی ستەم و داواکاری دادپەروەری کۆمەڵایەتی و خۆشەویستی دایک و قوربانیدان و هیوا بوون. کایا لە ساڵی 2000 لە پاریس لە حەنین و دووری نیشتیمان کۆچی دوایی کرد و سەری نایەوە. بەڵام هێشتا پرسی گەلەکەی ماوە. نەژادپەرستی تورکیش هەر ماوە. بەڵام دار و گڵ و هەموو بنجەگیاکانی نیشتیمانەکەی کایا شایەتی دەدەن ئەو نیشتیمانە خاوەنێکی ڕەسەنی هەیە. ترسی دەوڵەتی نەژادپەرستیش لە زمان و فەرهەنگی گەلەکەی کایا بە وتەی موسا ئەنتەر بەڵگەیەکی حاشە هەڵنەگرە کە تورکی ڕەگەزپەرست دەوڵەتەکەی خۆی لەسەر نیشتیمانەکەی کایا دروست کردووە و زوویان درەنگ ئەو داگیرکەرە دەچێت و ئەوەی دەمێنێتەوە خاوەنە ڕاستەقینەکەی ئەو نیشتیمانەیە.